دەتەوێت ڕێگری لە من بکەی ها؟ چێوای لێ کردی؟ لەسەر ئەسپ کەوتم. چ لە گۆڕێ نییە نا تۆ بڕۆ حاڵی ئەسپەکەش ببینە. ئەوە چییە؟ تۆ چیت بەسەر هاتووە کەنعان؟ کەمێ دەنگت نزمکەوە یۆسف لەرینەوە بۆم خراپە. تۆ چیت لێ هاتووە؟ کاتێ تۆ لە ئەسپەکە کەوتی ڕاویست دەستی بەسەر تاخمەکە داگرتەوە. بازرگانی چەکی تێکدا بێ ئەم لا ئەولا دەستی بەسەر هەموو شەقام داگرتوتەوە. خەڵکی وا دەزانن ئیتر ئەو گەڕایەوە. ئەو هەستایەوە سەرپێ کەنعان لەسەر کورسیەکەی هەستایەوە سەرپێ. وەرەوە هۆش خۆت سەیری حاڵی خۆت کە. حاڵی من چیەتی؟ سەیری خۆت کە کەنعان. دەبوو زۆر پێشترە فایلەت دابەیە من کەنعان. چاوەڕێکی بۆ هەتیوانە بە عەرزدا نادەی. چیت بەسەر هاتووە کەنعان؟ چۆنە ئاوانەرم بووی؟ عاشق بوومە. کەنعان جاری ڕابردوو کە عاشق بوو چیت بەسەر هات لەبیری چوو؟ من هەرگیز ئامۆژگاریم نەکردووی برادەر. بەڵام ئەم جاریان شتێکت پێ دەڵێم. هەندێک پیاو هەن دەتوانن ببن بە هەموو شتێک بەڵام ناتوانن ببنە عاشق. ئیتر تۆش لەو پیاوانەی. چۆن بتوانم یارمەتیت بدەم؟ تۆ جارێ لە پرۆژە و پلان و شتوا بگەڕێ. یاسا نییە، سنوور نییە، بڵێ بەڵێ. باو جارە سەری هەر هەمویان ببڕی. هەمویان بە یەک جار وەکو کۆن. وەکو کۆن. رامیز قەرەشکی کەنان بیرکە. کەنان بیرکار. تەواو بوو بەرەڵام کەن. کۆتایی هات. کۆتایی چی؟ تازە دەست پێ دەکەی. بەلای کەمی 20 ساڵ لە زیندان پاڵ دەکەوی. کازینۆکانت، قومارخانەکانت، پیاوەکانت هەمووی دانە دانە دەڕوا. پێم وتی مەیە بچکۆل. وتم دوای من مەکەوە. پێم وتی تۆ پیاوی ئەم دنیایە نیت. تۆ پیاوی ئەم دنیایانی. ئیتر مناڵەکانیش دەم پیاوە نین. جارێ نا. بەڵام ڕۆژێک لە ڕۆژنامە هەواڵی مردنێوان دەخوێنیەوە. کەنان تۆ برای من بووی. هەموو دەکوژرێن جگە لە تۆ. ئەوان دەمرن هەمویان بەڵام تۆ دەژی. تۆ دەژی. ئەمە سزاکەتە وەکەوەی منت ژیان. ئێمە هەر سێکمان سێرمان کە بچکۆل. سێری خۆمان کە.
ئەوەی تر مناڵ نیم. ئێمە ئەو سەیە زەمانێک ئاوا نەبووین وانە بچکۆل. وایە ئەو کچەت بینیوە ئەوەی پشت پەنجەرەکە؟ گەرە جارە یەک قسەش لەگەڵەوە بکەی، گەرە جارە دەستی لێ بدەی، سەیری کەی. تێگەیشتی؟ چی دەکەی بیکە براکەم؟ چونکە من یەکەم چ قۆم ڕاتەکەن، بەڵام تۆی کە یەکەم دڵە بە خوێن دەڕژێن. بەڵام بیڵێ پێش ئەوەی بڕۆی بیڵێ. هەرەوەندە بڵێ بچکۆل، ئەو حاڵە هەرسێکمان بەسەر خۆمانمان هێناوە. زەمانێک چیت بە هاوڕەکانت دەوت؟ ئێمە ئەو سێمان بڕۆ وەرە. کوڕاوا بووین بێگومان، ئاوا بووین کاکە ڕامیس. لەبیرم ماوە کەنعان چۆنە بەگەوە بکەویستت؟ بوو زۆر نایابوو. کەنعانی برام داهاتوێکی باش چاوەڕێمانە. بەڵێ بەڵێ وەکو کۆن. بەڵێ هاتم. بەیانی باش. بەیانی باش. کێکی سمێتم هێناوە. دەست خۆش. عیبە مەڵێ هێنام بڵێ هێنامان. من دوای 2 دقەی دیکە دەڕۆم. فەرموون. ئەزەل گەر ئەمانە خۆت ئامادەت کرد بێ بەیانی یەکسەر دێمە لای تۆ. بەدەستی خۆم ئامادەم کردووە. مرەبایەکی سروشتیە. ئەی پەنیر. پەنیرەکەم بڕیوە. خوێشم پێدا کردووە. ئەی بۆچی تەماتەکەت نەبڕیوە؟ چونکە تەماتە ها جوانترە، سروشتی دیارە. وانە؟ مەتبەخ لە کام لایە؟ لێرەوە. دەست خۆش بێ. زۆر سپاس. شوێنە چۆ بەشینەوە خۆی؟ چۆێرە؟ شوێنێکی چۆنە؟ وەڵا کاکە بە ماڵ ناچێ، ینی لە ڕووی دەرەوە سێری ئەوێ بکەی وەکو شوێنی ئەشکەنجدانی ئێمە دەچێ. بۆ بادە جەلادە؟ مەبەست دەوەیە؟ واناڵێم تۆ وتت بڕۆ. باشە سپاس. ناچی سێری ئەوێ بکەی؟ نەخێر. کاکە شێرەکەی من. تۆ بە پێت خۆشە کورە؟ کاکە وتەیەکێ دەڵێ عەشق گومان دەکوژێ گومانیش عەشق. چێ توێتی؟ کە قسەی وابوونی نییە. باشە پێناچێ هەبێ وتەیەکی ئاوا؟ من ئێستا وتە بە نرخەکان دەخێنمەوە کاکە. هەروها کاکە ئەرێ دەی لێگەڕێ ها. تۆفیق تەلەفۆنەکەیم لە ناو چاکەتێکی دەرێنا. هەندێک ژماری لەسەر پەیوەندیان پێوەکراوە بەڵام ناویان دیار نییە. دەزانی ئەو شتە دەیکەین زۆر عیبە؟
بادا چەنی کچێ ئەگەر دژمنی سەرچیمان ئەو بوو بێ کەنعانکاری باشە تۆ پەیوەندی بکە کولێرەخانە قەرەی دەسفەرموو ها کاکە دوودانە کولێرە بە قیمەمان دەوەیە چونکە نانی بەیانیم نەخواردەوە هەروەها ماساوێکی خستیش بۆ لێ دەوڕاکە کاکە زوو خەریکە شەبەکەمان نامێنێ زوو کاکە ئێستا ساڵان و حەمام دەردەچێت دیسان تۆی؟ ئالۆ تۆ باش یاری دەکەی یانەوە تا فێڵم لێ دەکەی کە نامگری واتە فێڵ ناکەم ها سەیەکی جوانە زۆر جوانە ئەو شتەی تۆ شەرمینی سی خوڕت بۆم بە زەردەکە بژی یان نەژی یانی چۆن؟ بڕێ دەوەڵامدەوە جەنگەوە با بژێ هێشتا کارمان پێماوە کەوایە ئەو ڕۆژەش دەبینی پێی بابزانی بۆچی سوڵای توی پێ بگەینم؟ پێی بڵێ با لە لێدە و ڕاکە دوور کەوێتەوە دەی پەیوەندی بکە سیر کە نەبی سەوڵە ئەمەدامرێ چەند جارم پێوتی ئەلۆ کەی؟ شتێکی تر هەیە پێویستکە بیزانم؟ ئەو ناونیشانی ناو فایلەکەیە ناونیشانی ماڵی عومەر سەیری کە بزانە ڕاستە جانیش لەوەیە کوڕی من فایلی خۆت بە خۆت ناخوێنیەوە جەنگیز ئەو کوڕە هی تۆ نییە هیە زەلە بادا تۆ لەگەڵ تۆفیق بڕۆیانەکەمان منیش دەچم بۆ شوێنێ جارە داوامی من 3 ساعتی ماوە حەز دەکەی منیش دێم لەگەڵتان نابێ بێزار دەبێ هەموو کاتکار منیش دوای دێم وڵات باش هیچ قسە مەکە جەنگیز دەڵێ بۆ هاتوومەتەوە هاتوومە شتێک بەم و بڕۆم دەچمە لایکێ لای عاشقە سەرەکیەکەم وەمزانی جەنگیزە ئەو لەکوێیە؟ منیش چاوەڕێ و دەکەم کە زانیم پێ دەڵێ باشە ئێوە چاوەڕوانکەن من پێستە بڕۆم هەرێ دەکرێت پێم بڵێ عاشقی سەرەکی کێیە کوڕەکەم دەچی بۆ لای ئەو گەر ڕێگەم بدەیت جیاکردنەوەی کوڕ و دایک باش نییە بەداخەوە پاش کەمێک شتێک ڕوودەدا تەقینێکی زەر و غاز لە خانوە کۆنەکان شتێکی یاساییە هەر کەسێک لەو ماڵەدا بێ دەفڕێتە ئاسمان بەڵام تۆ ئابیتکەوە لە زیاتی کوڕ لە دایکی چیا بێتەوە پێکەوە بمرین باشترە دەرم بێنن ئێرە زۆر گەرمە دیکەوە تکایە سەیری ئەو ڕێککەوتە لە هەمان ڕۆژ لەیانەیەکی گەڕە شتاردا کە هێرشی تیرۆریستی کراوە ڕێک پێش هەڵبژار بێت دواتر لە شوێنێکی تردا دەرمی گەنجێک دەدۆزرێتەوە پیاوی کار جەنگیز زاتای ئەوە دەزانی قەت متمانە بە تۆ نەکردووە لەگەڵ کەنعان چاکە دەکەم
ئێستا من کە بەرەو هاوینە هەوارەکەم بەڕێ دەکەوم بەرەو کەشی بەهار و خۆشی لە پیسایی ئێوە ڕزگارم دەبێت. دەست خۆش پوورێ. دەستی تۆ خۆش کوڕم گیزەرەکەت نەکردەوە. دادناوە؟ پوورێ لە بیری مەکە جارە دەستی لێ مەدە کە ئێوارە دەهات با پیاوەکەت گیزەرەکە پێ بکە. باشە کوڕم سەلامەت بن. ئەرێ دەکرێت من بڕۆم هێشتا 1-2 ساعت ماوە بۆ شەفتەکەم. ناجارێ دەبێ ئەو کۆکتێلە تاقی بکەینەوە ئەو جارە پلە یەکە. ئەوە چیتە؟ هیچ. سڵاو.